گروپی نیمچە لەشکری واگنەر بەدەستێنانی دەستکەوتنی نوێی لە شەڕ لە پشووی کۆتایی هەفتەی ڕابردوو لە شاری باخموت لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا ڕاگەیاند. ئەمانە دیمەنی باڵەخانە خاپوورکراوەکانن، هەروەها تیمە بەکرێگیراوەکانی واگنەر ئەوەی دەنگی ئەمریکا ناتوانێت یەکلایەنە پشت ڕاستیان بکات. ئەم دیمەنانە لەلایەن ئاژانسی هەواڵی ڕیا نۆڤستی رووسیەوە بڵاو کراوەتەوە. هاوکات هێزەکانی ئۆکرانیا هەست بە فشارێکی زۆر بۆ سەریان دەکەن. بەرگریکردن لە باخموت سەختە، چکە ژمارەیەکی زۆر لە هێزەکانی دوژمن لێرە بوونیان هەیە و هەروەها کەشوهەوا ڕێگەمان پێنادات ئۆتۆمبیل بەکار بهێنین و زەویەکە زۆر قوڕاویە. وێڕەی دژواریەکان لەگەڵ ئەوەشدا دەبێت سەربازەکان بە ئاگا و وریابن. Робота є завжди, робота є постійно. ئێمە کاری زۆرمان هەیە کە ئەنجامی بدەین و لە هیچ کاتێکی ڕۆژەکەدا ناتوانین بحەوێینەوە. Як коли? Якщо потрібно вночі працювати, працюємо вночі. لە وتەکەیدا بۆ وڵات ڤڵەدمێر زێلەنسکی سەرۆکی ئۆکرانیا گوتی هێرشەکانی ڕووسەکان کوژرانی زۆری کەسانی مەدەنی لێکەوتوتەوە. ڕووسەکان موشک و تۆپخانە و درۆن و هەروەها هاوەن بەکاردێنن. ئەو دەوڵەتە بەدکارە هەموو جۆرە چەچێکی جۆرا و جۆر بەکاردێنێت و یەگەمانجی هەیە، ئەویش بۆ لەناوبردننی ژیانی مرۆڤە. پۆلیسی ئۆکرانی لە شاری کۆستەنتنیڤکا لە ڕۆژئاوای شاری باخموت باس لە برینداربوونی کەسانی مەدەنی و وێرانکردنی خانوبەرە بە موشک و تەقەمەنی هێشویی دەکەن. لە پارێزگای خێرسوونی باشوور 3 کەس بە تۆپباران کوژران. گلینا کۆلیسنیک گوتی هێرشەکە لەو کاتەدا بوو کە من شتم دەکڕی. تەقینەوە دەستی پێکرد، ئۆتۆمبیلەکەمان تێکشکا و خەڵکان بریندار بوون. لەو کاتەدا ئێمە لە نێو بازارێکدا بووین. لە سەروبەندی هەڵکشانی توندوتیژیەکانی ئەم دواییە پاپا فرانسیسی ڤاتیکان داوایەکی بۆ ئاشتی دووبارە کردەوە. با بە یەکگرتووی و بە ئیمانەوە هاوسۆز بین لەگەڵ براکارمان ئەوانەی بەهۆی جەنگەوە دەناڵێنن. سەرباری هەموو ئەوانەش هاوڵاتیانی شەهیدی ئۆکرانی لەیاد نەکەین. بە هەزاران کەس گوێبیستی پەیامەکەی هاوسۆزی پاپا بوون، ئەوانەی لە گۆڕەپانی سنت پیترز بۆ نوێژ و نیزا ڕۆژی یەکشەمە بەشداریان کرد. بۆ ڤێرۆنیکا بالدێرس ئیگلیسیاس سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.